بەڕێزانم کاتتان باش داوای لێبوردنەکەم بەهۆی کێشەیەکی تەکنیکی تۆزێک دواکەوتم. هیوادارم هەمووتان باش بن، شاد و بەختەوەر و کامەران بن. بەڵێ ئەمڕۆکە لەسەر بابەتێکی زۆر زۆر گرنگ قسە دەکەین کە وەڵامی بەشێک لە پرسیارەکانمان دەداتەوە، هەروەکو لە ڕێکلامەکەدا بینیتان. ئیتر لەوێدا کۆمەڵێک باسمان وروژاندن، ئێستا کەش کۆمەڵێک باسی دیکە دەوروژێنین و وەڵامی هەندێک پرسیاری تایبەت وەردەگرینەوە. ئەو هاوڕێنێکە لەسەر خەتن تکایە شتێکم بۆ بنووسن و ئەگەر کێشەیەکی دەنگ و ڕەنگ هەموو هەیە پێم بڵێن تکایە تاوەکو دەست پێ بکەین. لێرەدا باس لەوە دەکەین کە ئەمانە هەر هەمیان بێگومان پەیوەندیان بەو هەڵومەرجەی ئێستاوە هەیە، بەو جەنگەی ئێستاوە هەیە کە لە هەرێمەکەدا هەیە. زۆر زۆر سوپاس کاک چیە، کاک عەبدوڵڵا سوپاس دەکەم، بخێر بەسەر سەر و سەر چاوم. ئەم باسانەی ئێستا کە باسییان دەکەین هەمویان پەیوەندیان بە ڕەوشی ئێستاوە هەیە، ڕەوشی شەڕەوە هەیە، ئەو ڕەوشەی کە شەڕی هێنا ئاراوە و ئەمانە هەر هەمویان لە سایەی بێباوەڕی بە سیستەم و یانیش هەڵوەشانەوەی سیستەم، نەمانی سیستەم، ئەمانە لەکوێوە سەر هەڵادەن. بێگومان لە بەرنامەکانی پێشوودا باسمان لە کەم تا زۆر باسمان لە سیستەم کردبوو، بەڵام ئەمڕۆکە لە ڕوانگەی کۆمەڵگەوە باس لەو بابەتە دەکەین، لە ڕوانگەی خەڵکەوە باس لەو بابەتانە دەکەین. هەروەکو دەزانن گومانکردن لە سیستەمدا لە مێژە هەیە. ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی پەیوەندی بە خودی سیستەمەوە هەیە، بەڵام لە هەمان کاتدا کۆمەڵگات چۆن لەو بابەتە دەڕوانی ئەمەیان زۆر زۆر گرنگە. لە ڕوانگەی کۆمەڵگاوە بمانەوێ نەمانەوێ هەم بێهیواییەک هەیە لە سیستەمدا، هەمیش ترسێک هەیە و هەم پەنابردن لە بۆ بابەتی دیکە هەیە کاتێک سیستەم نامینێ. و ئەمە چۆن لە بابەتەکانی پێشوودا کە باسمان کرد، بۆ نمونە خەڵک بۆ هەڵدەگەڕێتەوە بۆ سیستەمی عەشایری و خێڵەکایەتی، ئەوە پەیوەندی بە سیستەمەوە هەیە، چونکە سیستەم لە شوێنێکدا نامینێ کە سیستەم نەما دەوڵەت نامینێ، وانە چونکە ئەوەی سیستەم دروست دەکا دەوڵەتە و کاتێک دەوڵەت نامینێ خەڵکەکە هەم لە پێناوی چارەسەرکردنی کێشە ئابوووریەکانی و هەم لە پێناوی چارەسەرکردنی کێشەی ئەمنیەت و ئاسایش پەنا لە بۆ فۆرمێکی دیکە دەبا کە فۆرمێکی کۆمەڵایەتیە، ئەو فۆرمەش خێڵەکایەتیە. لە سووریادا بۆ نمونە ئەوەمان بینی، لە سووریادا کاتێک ڕژێمی بەشار ئەسەد لاواز ببوو، کۆنتڕۆڵ و دەسەڵاتی بەسەر هەندێک شوێندا نەمابوو، لەوێدا تەماشامان کرد سەرباری ئەوەی کە پێشتر ئەو ڕژێمە لەبەرەوەی ڕژێمێکی سیکولار بووە لەوێ خێڵ نەمابوو، بەڵام خەڵک هەڵسا خێڵی بەخۆ دروست کردەوە. من لە بەرنامەکانی پێشوودا باسم کردووە کە چەند تێزی چەند خوێندکارێکی سووریم خوێندەوە لەلایەن مامۆستاکەوە پێم گەیشتن و لە تێزەکانیاندا باسییان لەوە دەکرد چۆن بە چاوی خۆیان بینیویانە، بۆ نمونە لە ناو کۆمەڵگەی ئەواندا عەشیرەت نەبووە، بەڵام بە خۆیان چۆنە کەسێکی زل و زەبەلاحیان هێناوە، کەسێکی قەڵە و کەسێکی بەژن باڵا، کەسێک کە سمێڵەوە ڕیشێکی گەورەی هەبووە، ئیتر چەند جێبێک و چەند لەنگرۆزەر و پیکابێکیان لە بۆ هێناون و چەند کلاشینکۆفێکیان لە بۆ هێناون، ئیتر لە خۆیانەوە کردوتیانە سەرۆکی خێڵ. لە هەمان کاتدا ئەمە لە چوارچێوەی گلۆبالدا، لە چوارچێوەی گشتیدا تەماشا دەکەین کاردانەوەی هەیە. کاتێک
کە سیستەم باوەڕی لە بۆ مرۆڤەکان دروست ناکەوە هەندێک کارەسات ڕوو ئەدەن وەکو بۆ نمونە کارەساتی کۆڕۆنا کۆڤید کە چەند ساڵێک بەر لە ئێستا بینیمان لە کۆمەلگا هەرە دیموکرات و پێشکەوت و خوازەکانیشدا باس لەو گەلە کۆمەیە دەکرا کە کۆڤید بۆ نمونە چاینا دروستی کردووە، چاینا دایهێناوە و چاینا ئەمەی داهێناوە بۆ ئەوەی ئەمریکا لە ناو ببە. ئەوە لە حاڵە تێکدا بینیمان کە لە چاینا زیاتر خەڵک بە کۆڕۆنا مردن و سەرەتا کۆڕۆنا لەوێ بڵاو بووە و کاریگەریەکی زۆریشی لەسەر ئابووری چاینا کرد هەتاوەکو ئێستا چین تەماشا دەکەین لەو کاتی بەدواوە تەماشا دەکەین ئابوووریەکەی تۆزێک لە چاوجاران بەرەو خوارەوە چووە و ئەمە لە هەمان کاتدا کۆمەڵێک بابەتی دیکە هەنە بۆ نمونە لە وڵاتە پێشکەوت و خوازەکاندا مەسەلەی پەنابەر ترسێک دروستەکە و گومانێک دروستەکە. گومانەکە چیە؟ دەوڵەت بە ئەنقەست پەنابەرمان بۆ دەنێری و دەوڵەت ڕێگا لە بەردەم پەنابەردا دەکاتەوە بۆ ئەوە دەبێ ئێمە لایەنێکیکە بدۆزینەوە کە ڕێگا لە پەنابەرەکان دەگرێ و دەبێ ئەو لایەنە پشتگیری بکرێ. ئەمانە هەمویان پەیوەندیان بە سیستەمەوە هەیە و تەماشا دەکەین ئەمە لە جوگرافیای ئێمەشدا بۆ نمونە لە ساڵانی 90ەکاندا کاتێک حکوومەتی تورکیا ینی باس لە بەر لە ئاکپارتی دەکەین کاتێک حکوومەتی تورکیا نەی ئەتوانی وەڵامی کێشەکانی خەڵک بداتەوە و دەوڵەت بەرەو دواوە چوو بوو کێشەیەکی زۆر گەورەی ئابووری هەبوو لەوێدا ئیتر خەڵک دیسان لە بەرامبەر سیستەمدا ناڕازی بوون. ئەو خەڵکە کە پێشتر سیکولار بوونەوەکو وتم ئەم جارە هەر هەمویان حیزابێکیان لەسەرنا و پشگیریان لە ڕەوتێکی ئاینی کرد و ئاک پارتی بەو شێوەیە هاتە سەر دەسەڵات. لە ئیسرائیل بە هەمان شێوە لەو دواییانەدا بینیمان کە نەتەنیاهۆ لە ڕێگای ڕەوتێکی ئاینیەوە گەڕایەوە سەر دەسەڵات کە کەسێکە لە بواری یاساییدا کۆمەڵێک بۆشایی هەیە، لە بواری یاساییدا کەسێکە بە کەسێکی گەندەڵ دەناسرێ، کەسێکە بە کەسێکی کریمیناڵ دەناسرێ، کەسێکە کۆمەڵێک کێشەی یاسایی و دادگای لەسەر هەیە و دادگاکانی شوێیانیش ئەو تۆمەتانەی کە دەخرێنە پاڵی تۆمەتی زۆر زۆر قورس. بەڵام تەماشا دەکەین هاتەوە سەر دەسەڵات و تەماشا دەکەین بە هەمان شێوە ترامپێک کە پێشتر ینی دوای کابینەی یەکەم مزداقیەتی لەدەستدا و بایدن هاتە سەر دەسەڵات. بایدن لە هەڵبژاردن بردیەوە لە ناو ئەمریکادا بە تایبەتیش لە ناو ئەو گروپانەی کە پشگیریان لە ترامپ دەکەیتر گەلە کۆمە تیۆری پیلانگێڕی هاتە ئاراوە خەڵکانێک هەڵسان بۆ جاری یەکەم کە لە مێژووی ئەمریکادا نمونەی نەبووە هێرشیان کردە سەر کۆنگرس وانە ڕوبەڕووی سوپا و پۆلیس بوونەوە و ئەمانە 4 ساڵی تر بەردەوام گوتیان لە چەندین تیۆری گەلە کۆمەیان دروست کرد. یەک لەوانە ئەوە بوو کە دەوڵەت نایڵی دۆناڵد ترامپ لەسەر دەسەڵات بێت و ئەمە وای کرد دوای 4 ساڵی دیکە ئەمجارە ترامپ بێتەوە سەر دەسەڵات. بەڵام چێ ترامپی هێنا سەر دەسەڵات؟ ڕەوتێکی ئاینی دیسان ترامپی هێنا سەر دەسەڵات و ئێستا کە ئەو ڕەوتە ئاینیە لەگەڵ ڕەوتێکی دیکەی ئاینی شیعی ئیسلامیە لەناو جەنگێکدایە و دەیهەوێ ڕەوتێکی دیکەی ئاینی سنی مەزهەبەکانی ناوچەکە لەناو ئەو جەنگەدا بەئاڵێنی. لێرەدا دەبینین کە ئاینێکی نوێ لە ئارادایە ئەویش ئاینی ئەڤرەنجێلیە یانی ئینجیلیە ئەو ئینجیلیانەی کە باوەڕیان بەوە هەیە هەتاوەکو جوولەکەکان ڕۆژێک نەگەڕێنەوە ئورشەلیم بە تەواوەتی ڕزگار نەکرێ
و لە هەمان کاتدا نەگەنە جوگرافیای جوولەکەکان کە ئەوان تەماشا دەکەن بە پێی بەیبڵ تەماشا دەکەن جوگرافیای جوولەکەکان لەمەش زیاترا هەتاوەکو دیز لەو فڕاتیش دێ هەتاوەکو ئەمە ڕوونەدا جیهان ئازاد نابێ ئیتر ئەمانەمان هەمویان بینین و تەماشا دەکەین بەگشتی لەو چوارچێوێدا بێهیواییەک لەگەڵ ئەوەی کە بێهیوایی لە بەرامبەر سیستەم دروست دەبێ بێهیواییەک لە بەرامبەر دیموکراسی دروست دەبێ و لە بەرامبەر هەڵبژاردن دروست دەبێ چونکە ئێمە وتمان لە هەڵبژاردنێکدا ترامپ دۆڕاندی و 4 ساڵ بەردەوام کار کرا بانگەشە کرا بۆ ئەوەی بڵێن کە ئەم هەڵبژاردنە درۆ بوو لەو هەڵبژاردنەدا فێڵ کرایە شتێک نەماوە بە ناوی داوڵات شتێک نەماوە بە ناوی سیستەم ئێمە پێویستمان بە فۆرمێکی دیکەیە و بۆ ئەوەی ئەو فۆرمە چارەسەر بۆ ئەوەی چارەسەری بۆ ڕەوشە بدۆزرێتەوە ئێمە پێویستمان بە دیموکراسی نییە ئێمە پێویستمان بە بیرۆکراسی نییە بیرۆکراسی بە مانای چی دێ بە مانای ئەوەی کە دام و دەستگا هەبێ لە دام و دەستگاکاندا بڕیارەکان هەر کەس هەر پلەیەک هەر ئاستێک لە ناو دام و دەستگاکاندا ڕۆڵێکی خۆی هەبێ هەندێکیان لەسەر تیۆری کار بکەن هەندێکیان لەسەر استراتیژی کار بکەن هەندێکیان لەسەر زانست کار بکەن هەندێکیان لەسەر کشت و کاڵ کار بکەن هەندێکیان لەسەر کەش و هەوا گەرمبوونی کەش و هەوا کار بکەن هەندێکیان لەسەر ئاینەکان کار بکەن بۆ نمونە بەڵام ئەمانە هەموو بەڕێک لە چوارچەوەی ئەو خەڵکەدا تەماشا دەکەی دەبنە درۆ دەبنە خەیاڵ بێ باوەڕیەک دروست دەبێ و تاقە ڕێگایە کە دەمێنێتەوە ئیتر پەنابردنە بۆ یەک پاشا ئەمە لە کوردستانیشدا هەیە تەماشاکە مەسەلەن کاتی خۆی کاتێک کە نێچیروان بارزانی لە دوای ڕیفراندۆمدا ئیتر هەمووتان دەزانن کە نێچیروان بارزانی هاتە شوێنی مەسعود بارزانی بۆ سەرۆکی پارتی و نێچیروان بارزانی بۆ سەرۆکی هەرێم و مەسرور بارزانی بوو بە سەرۆکی حکوومەت ئەو کاتە من گفتوگۆم لەگەڵ چەند پارتیەک کرد یەکنا دوونا سێنا و خۆم گەیاندنێ و بۆ چوونی ئەوانم وەرگرت وتم ئایا مەسرور بارزانی لە نێچیروان بارزانی باشتر دەبێ قسەم لەسەر تواناکانی ئەو نییە قسەم لەسەر ئەوەش نییە کە سەردەمی نێچیروان بارزانی سەردەمێکی باش بووە بەڵام کەسێک کە لە ناو دائیرەیەکی ئەمنی هاتووە ئێستا کە دەبێتە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان ئایا باشتر دەبێت ئەتوانی کاری باشترکە ئەوان هەمیان پێیان وابوو کاری باشتر ئەکە و دەسەڵاتێکی باشتری دەبێ پێ بدرێ و دەبێ ئەو دەسەڵاتانەی سەرۆکی هەرێمیش دەبێ بەوی بدرێن بەو شێوەیە ئەتوانێ کۆنتڕۆڵ بکە باوەڕیەک بە دەسەڵاتی مطلق بە حکوومەتی مطلق و ئێستا کەش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا بەردەوام تەنانەت ئێمە هەمومان دەکەوینە ناو ئەو هەڵەیە کە دیکتاتۆرێکی باش ینی پاشایەک ئەکرێ چارەسەریەک بێنێ لە بۆ ئەو ڕەوشە کە سیستەم تێیدا کار ناکە واتە دیموکراسی تێیدا کار ناکە واتە بەیەکەوە بڕیاردان تێیدا کار ناکە مەبەست لە دیموکراسی کار ناکە مانای ئەوەیە کە لە هەمان کاتدا ئێمە نابێ هەمومان بەیەکەوە هەوڵ بدەین بۆ ئەوەی بگەینە بڕیارێکی هاوبەش بڕیارێکی زانستی بڕیارێک کە دیراسەی لەسەر کرابێ بەڵکو دەبێ کەسێک بێ بڕیار بدا ئەویش کینگە پاشایە مەلیکە و تەماشا دەکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا ئەمە هەیە لە ناو تورکەکاندا بە هەمان شێوە لە ناو تورکەکاندا بڕۆ لەگەڵ لایەنگرانی ئاکپارتی قسە بکە بڵێ کاکە ئاخر تەماشاکە ڕەزەب تەیب ئەردۆغان تەمەنی بەسەرچووە بە کۆمەڵێک نەخۆشی دەناڵێنێ و خەریکە تورکیای بەرەو خراپبوون بردووە ئابووری تورکیا لە سایەی سیاسەتەکانی ترامپدا و زۆر دواکەوتووە
لە تورکیادا پێشتر جەمسەرگەرایی نەبوو، ئێستا کە جەمسەرگەراییەکی زۆر زۆر گەورە هەیە، دیندار و نادیندار، دینداری باش و دینداری خراپ، مسلمانی باش و مسلمانی خراپ، پاشان ئیتر ئاڤراسیاچی و ناتۆچی چزانم 1001 گروپ، ئەمانە شتی خراپ نین ئەڵێن لەوانەیە خراپ بێ، لەوانەیە ڕەجەب تەیب ئەردۆغان کۆمەڵێک کەم و کورتی هەبێ، بەڵام ڕەجەب تەیب ئەردۆغان تاقە کەسێکە کە ئەتوانێ تورکیا کۆنتڕۆڵ بکە. ئەگەر ڕەجەب تەیب ئەردۆغان نەمێنێت تورکەکان بێخوا دەمینێن، بێ کینگ دەمینێن، هەموو شتێک خرا دەبێ ئەو کاتە. ئەوە ئێستا لە ناو بەشێک لە ئیسرائیلیەکانیشدا ئەمە هەیە، لە ناو زایونیەکانیشدا ئەمە هەیە. تەماشا دەکەین ئەڵێن ئەگەر بێت و نەتەنیاهۆ نەبێ، ئەوە ئاینی جوولەکە لە مەترسیەکی زۆر زۆر گەورەدایە، هەر لە بۆ هەندێک دەبێ نەتەنیاهۆ بمینێ. ئەوە لە کاتێکدا ئەو ئەڤرەنجیالیستیانەی کە لایەنگری شەڕن ئێستاکە، کە شەڕەکەیان هەڵگیرسان، کە پشگیری لە نەتەنیاهۆ دەکەن، پشگیری لە ترامپ دەکەن، حتا ترامپیان هێناوەتە سەردەسەڵات و ئیتیفاقیان لەگەڵ کردووە، ئەو بە پێی مفەکرە جوولەکەکان، ئەو ئەڤرەنجیالیستیانە دژمنی ئاینی جوولەکەن. بۆ ئەگەر لێیان بپرسی لە مفەکرە بیرمەندە جوولەکەکان بۆ ئەمانە دژی جوولەکەن، ئەڵێن لە سایەی ئەمانە جوولەکەیەک ناتوانێت بە ئاسانی لە کۆڵانێکی مەغریب و جەزائیر و قاهیرە و بەغدا پیاسە بکە، بگەڕێ، گەشت بکە، ناتوانێت بە هیچ شێوەیەک جوولەکەکان حەبس بوونە لە شوێنێکی خۆیان و هەموو خەڵکیان کردوتە، هەموو خەڵک بۆتە دژمنیان. ئەوە لە سایەی ئاینی ئەڤرەنجیالیستی کە هیچ پەیوەندیەکی بە جوولەکەوە نییە، کە ئەو ئاینە لە بەریتانیاوە، لە بەریتانیای کۆندا، کاتێک لە نێوان کاتۆلیک و پرۆتێستانەکاندا ئینشقاق دروست دەبێت، دەبنە دوو بەش، واتە ئاینی مەسیحیەت دەبێتە دوو بەش، ئەو بەشەی کە دەکەوێتە بەرپشکی بەریتانیەکان و بەریتانیەکان لە پێناوی سیاسەتی دەرەوەی خۆیاندا ئەو جۆرە ئاینە بەرهەم دێنن، ئاینی ئەڤرەنجیالی واتە ئەو مەسیحیانەی کە لایەنگری جوولەکەکانیش نین، بەڵام بە قسە با بڵێن بە تیۆری لایەنگری جوولەکەکانن، لە بۆ ئەوەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست تەنانەت لە جیهاندا بتوانن لە ڕێگای شەڕ دەرگایەک لە بەردەم سیاسەتی دەرەوەی بەریتانیا بکەنەوە، بۆ ئەوەی بەریتانیا لە کەنداوە بگاتە هیندستان. تەماشا دەکەین ئەمانە هەموویان لەو سەردەمەدا دروست دەبن کە خەڵک باوەڕی بە سیستەم نامینێ و لە جێگای سیستەمدا پەنا لە بۆ دکتاتۆرێک، لە بۆ مەلیکێک، لە بۆ پاشایەک دەبا. بەڵام ئەو پاشایە لە هەمان کاتدا وەکو خوا سەیری دەکرێ و لە هەمان کاتدا پاشا دەکرێ پاشاکە زۆر عاقڵ بێ، کاری باشیش بکە. پاشاکان لە مێژوودا زۆر بەشێکیان کاری باشیان کردووە، بەڵام پاشا ئەکرێ کەسێکی کەر و بێ عەقڵ و شەڕانگیز و ئەحمەقیش بێ، وانە لەو سەردەمانەدا کە کۆمەڵگە وەها بیر دەکاتەوە، بیر لەوە ناکاتەوە کە ئەکرێ پاشا دوولایەن بێ، ئەمەیان یەک. یعنی ئێستا کە ترامپ ئەوەی یەکەمینە کە کەسێکی بێعەقڵە و کەسێکی جاهیلە. کەسی جاهیل کە ئەو هەموو قووەت و قودرەتەی پێ بدرێ چیەکە؟ ئەڵێ ئەوەی بەگوێی من نەکا لە دەوروبەری من جێگای نابێتەوە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەن، تەماشاکە لەو یەک دوو ڕۆژانەدا ئەمانەی کە لایەنگری ئەوە نین کە ترامپ هێرشێکی زەمینی بۆ سەر ئیران بکە، لە کارەکانیاندا دووریان دەخەنەوە و فڕیان دەدەن. باش ئەمانە کەسی خراپن، ئەمانە ئێرانیان خۆش دەوێ نەخێر، ئەمانە بەرژەوەندی ئەمریکایان دەوێ، ئەزانن کە ئەمە کارێکی هەڵەیە، کارێکی بێعەقڵانەیە، کارێکی شەیتانەیە، چونکە ئەتۆ
دەتوانی دوورگەیەک لە ئێران بگری، بەڵام چۆن دەیپارێزی، چەند ڕۆژ تێدا دەمێنیەوە، و ئەگەر گرتت و تێیدا مایەوە زیانەکانی چی دەبن. ئەمە زۆر زۆر گرنگە. لە ڤێتنام ئەوەندەی من بزانم لە ڤێتنامدا 6,000 سەربازی ئەمریکی هەبوو. شەڕوانانی ڤێتنامی چەند بوون؟ 4,000 کەس بوون. بەڵام چیان لە ئەمریکا کرد و ئەمریکا چۆن ڤێتنامی بەجێهێشت؟ دوای ئەوەی ئەمریکا ڤێتنامی بەجێهێشت لە جیهاندا چی بەسەر هات؟ ئەمە زۆر زۆر گرنگە. تەماشا دەکەین لەو سەردەمانەیدا کە ئەمریکا دەچێتە ڤێتنام، لەوێدا لە ناو جەرگەی ئەمریکادا کوبایەک دروست دەبێ، وانە؟ و دوایی ڤەنزوێلا و ئەمانە دروست دەبن لە ئەمریکای لاتیندا، ڕژێمە کۆمۆنیستیەکان دروست دەبن وەکو کاردانەوە کە دەبنە گەورەترین هەڕەشە بۆ سەر سیاسەت و هێگۆمۆنیای ئەمریکا. هەر لە بۆ هەندێک پاشاکان کە خەڵک دەیان هێنێتە سەر دەسەڵات، بەردەوام هەوڵ ئەدەن کەسانی بێعەقڵ، کەسانی نەزان، کەسانی جاهیل، کەسانی گوێگر لە دەوروبەری خۆیان دروست بکەن. و ئەمە لە ئاستی خوارودا تەماشا دەکەین ئەمڕۆکە لەکوێ هەیە؟ لە هەموو دام و دەستگاکانی ئێمەدا ئەمە هەیە. سەرۆک حکوومەتێک کاتێک پێی بڵێن فلانە کەس زیرەکە با ببێتە ڕاوێژکارت، یەکەمین شت کە بیری لێ دەکاتەوە ئەوە نییە ئایا بەڕاستی ئەو کەسە زیرەکە یان نا، ئایا ئەو کەسە گوێڕاگری منە یان نا. تەلەڤیزیۆنێک تەماشا دەکەی، 20 کەس تێدا کار دەکات، سەرۆکی تەلەڤیزیۆنەکە کاتێ پێی بڵێن ڕۆژنامەنووسێک زۆر زۆر باشە بۆ نەیە لەو تەلەڤیزیۆنەی تۆ کار بکە، یەکەمین جەرکە کاری لێ بک کە بیری لێ بکاتەوە ئایا ئەو ڕۆژنامەنووسە چەند ئەحمەقە، چەند ئەتوانێت گوێ لە من بگرێ، چەند ئەتوانێت لە ژێر کۆنتڕۆلی مندا بێ. یەکەمین شت کە بیری لێ دەکاتەوە ئەوەیە. ئەمە لە دام و دەستگاکانی حکوومەتیدا، لە دام و دەستگاکانی سیڤیلدا، لە هەموو شوێنێکدا ئەمە هەیەوە. ئەمە وا دەکا کە دام و دەستگاکان، گروپەکان، حکوومەتەکان هەتاوەکو دێ نارسیست، خۆویست، جاهیل بن. خۆ ئەگەر ئەوە نەبوایە، ترامپ دەیتوانی بۆ نمونە کابینەیەکی باش هەڵبژێرێ، کابینەیەکی باش هەڵبژێرێ، خەڵکی بە قودرەت، خەڵکی بەتوانە، خەڵکی لێهاتوو، خەڵکی عاقڵ، خەڵکی ڕیالیست لە دەوروبەری خۆی کۆ بکاتەوە. ئەوە ئەیتوانی کاری زۆر زۆر باش بکە ئەو 4 ساڵەدا. بەڵام لە 2 ساڵی یەکەمینیدا لەبەر ئەوەی خەڵکی وەکو هێکسەت و ئەمانەی لە دەوروبەری خۆی کۆکردنەوە بزانە تووشی چڕ و داوێک بوو، ئەمڕۆکە ئەمریکیەکان بەنزین نییە بیخەنە ناو ئۆتۆمبیلەکانیاندا. ئەمڕۆکە تەماشا دەکەین لە ئەمریکادا یەک لە قەیرانە گەورەکانی جوتیاران ئەمەیە ناتوانن پەین پەیدا بکەن. پەین زۆر کەمە، چونکە ئەو پەینە لە وڵاتانی وەکو هیند، وەکو چاینا، وەکو ئەمانە بەرهەم دەهێنرێ زۆربیان. و لەبەر ئەوەی ئەمانە لەلایەی ترامپەوە باج و گومرگیان زۆر لەسرە، ئەو پەینە گران دەبێت. کە ئەو پەینە گران بوو، جوتیارەکان ناچار دەبن، هەم کارەکانیان کەم دەبێ، وە هەم ئەگەر کارەکانیشیان کەم نەبێ بەرهەمەکانیان بەگران بفرۆشن، و ئەمە گرانی لەگەڵ خۆی دێنێ. ئێستا کە بەنزین و نەوت و وزشی هاتە سەر، و لە هەمووی گرنگتر هەژمونی دۆلار هەتاوەکو دێ ڕۆژ بە ڕۆژ کەمتر دەبێتەوە. ئەمە بابەتێکی زۆر 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 گرنگە لە کاتێکدا کە پاشا دەتوانێت خۆ ئەگەر پاشاش بێ، ئەگەر خەڵک بەو مەبەستە هێنابیتە سەردەسەڵات بۆ ئەو وەکو خوایەک سەیری بکەن، ئەتوانێت هەندێک بەعاقڵ بێ، کەسانی بەعاقڵ لە دەوروبەری خۆی کۆ بکاتەوە. بەڵام ئەمە ئەمڕۆکە هەروەکو وتم لە حیزبێکی سیاسی، لە حکوومەتێکەوە بگرا، هەتاوەکو دەگاتە دام و دەستگایەکی زۆر زۆر بچووکی وەکو تەلەڤیزیۆنێک،
تەماشا دەکەین ئەمە نییە. پاشاکان بەردەوام خەڵکی لە ڕوولاواز و گوێگر لە دەوروبەری خۆیان کۆ دەکەنەوە. وەکو ئەوەی ترامپ تەماشا دەکەی هەرچی بیزنسمانە، هەرچی فڕی بەسەر سیاسەتەوە نییە و هەرچی ئەکرێ کۆمەڵێک دیدگای پرۆپوچی هەبێ کە هیچ پەیوەندی بە استراتیژیەوە نیە لە دەوروبەری خۆی دروست کردو. یعنی ئەمە لە هەمان کاتدا ترسێکە لە بیرۆکراسی. چۆن لە لای ئێمە لە پەرلەمان ئێمە ترساین، سەرۆکی پەرلەمانمان دەرخست و پەرلەمانمان بێهیوا کرد، حکوومەتمان بێهیوا کرد، وەکو ئەو کابرای لەسەر تەلەڤیزیۆن گوتی خەڵک هەیە وەزیرە ژنەکەی پێی گوتووە چ کەرێک ئەتوی کردە وەزیر. لە هەمان کاتدا وەکو ئەو بەرئەندامەی پەرلەمان کە حیزب پێی دەڵێ خۆت ئامادە بکە دەتکەمە ئەندامی پەرلەمان، ئەڵێ من ئەوەندە کەرنیم ببمە ئەندامی پەرلەمانی تۆ، چونکە پەرلەمانەکە هیچ و پوچە. تەماشا دەکەین ئەمە لە ئیسرائیلدا هەیە، لە تورکیادا هەیە و ئێستا کە ترامپ دەیەوێ ئەمە لە ئەمریکا ئەنجام بدە. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین گەورەترین خۆپیشاندانی میلیۆنان مرۆڤ لە بەرامبەر ترامپ لە ئارادایە بە ناوی نۆکینگ. ئەمە کڕۆکی بابەتەکەیە. هەر لە بۆ هەندێ لە هەر شوێنێکدا بێباوەڕی هەبوو لە سیستەم و بێباوەڕی بەگشتی هەبوو، خەڵک پەنا لە بۆ باوەڕیەک دەبە و زۆربەی جار ئەو باوەڕیانە ئاینن کە ئێستاکە مەترسیدارترین ئاین لە ئارادایە، بەشێکی بەناوی مەسیحیە، بەشێکی بەناوی جوولەکەیە، ئەڤرەنجیالیزم. لە ڕاستیدا نەپەیوەندی بە مەسیحەوە هەیە، نەپەیوەندی بە موساوە هەیە، نەپەیوەندی بە کاتۆلیکەکانەوە هەیە، بە مەسیحیەکانەوە هەیە و نەپەیوەندی بە بەرژەوەندی جوولەکەکانیشەوە هەیە. هەروەکو باسم کرد زۆربەی زۆری بیرمەندە جوولەکەکان ئەمڕۆکە نەوەک بە تەنیا لە دژی ئاینی ئەڤرەنجیالیستینە، بەڵکو لە هەمان کاتدا دژی ئیسرائیلە، چونکە لە ئیسرائیلدا ئەمڕۆکە زایۆنیزم حکم دەکا و زایۆنیزم بەڕای ئەوان فکرێکە چەکوسێکە لە پشتی ئاینی جوولەکە دراوە. ئەو خۆپیشاندانانی لە سەردەمی غەزە لە ئەمریکا دەکران کە جوولەکەکان بوون دەیان کرد، بە ئاشکرا دەیانوت لە ژێرناوی ئاینی ئێمە بۆتنی ئەتۆ منداڵ و ژن بکوشی. و هەروەکو باسم کرد ئەو خەڵکانە ئیتر کە بێ باوەڕ دەبن پەنا لە بۆ کۆمەڵێک گەلە کۆمە دەبن. یەک لەو گەلە کۆمانە هەروەکوتم کۆڤید، کۆڕۆنا. لە سەردەمی کۆڕۆنادا کەم تا زۆر ئەوەمان بیست کە چاینا بە ئەمقەست ئەمەی دروست کردووە و لە بۆ ئەوە کۆمەڵێک تەمسیل و سیناریۆش دروست دەکران. هەروەکو هەڵبژاردنەکانی ئەمریکا کە ترامپ دۆڕاندی تر گەلە کۆمە بوو، کۆڤیدیشمان کردە گەلە کۆمە. لەو شوێنانەدا ئیتر خەڵک لە بۆ دیدگایەک دەگەڕێ کە دیدگایەکی خوداوەندیە، کەسێکی بە قودرەتی دەوێ بێتە سەردەسەڵات و وەکو خوا ڕەفتار بکە. لێرەدا تەماشا دەکەین بە دوای کە گەڕان بە دوای کەسێکی متەقەدر، کەسێکی بەتوانە، کەسێک کە قودرەتی زۆری هەبێ، زۆر زۆر مەترسیدارە، چونکە کەسی بە قودرەت دەتوانێت جەنگ هەڵگیرسێنێ و زۆربەی زاریش کەسە بە قودرەتەکانن کە جەنگ هەڵدەگیرسێنن و ئەو جەنگە لە ناخی قودرەتی ئەو هاتوتە دەرەوە، نەوەک لە ناخی بیرکردنەوەی ئەودا. و ئەمە تەماشا دەکەین ئەو کارە ساتانە دێنێتە ئاراوە کە ئەمڕۆ لە جیهاندا هەین. هیتلەریش هەمان شێوە بوو. هیتلەریش لایەنێکی ئاینی بوو
کە وای دەکرد هیتلەر بێ هەم جوولەکەکان بسووتێنێ و بیان کوژێ و بیان چەوسێنێتەوە سابوونیان لێساز بکە و هەم بیهەوێ هەموو دنیا داگیر بکە چونکە پێی وابوو کەسێکی بە قودرەتە ئەو کەسە بە قودرەتە شایانی ئەوەیە هەموو دنیا داگیر بکە هەموو دنیا حکوم بکە و فۆرمی میلەتانی هەموو دنیا بگۆڕدرێ بۆ فۆرمێکی ئاریانی. کۆمپلۆی تیۆری گەلە کۆمەی لایەنی بەرامبەر ئەڤرەنجیالیستەکانمان هەیە ئەمەش پێویستە باسی بکەین. یعنی چۆن ئەوان ئەڵێن سیستەم کار ناکە، کۆڤید لە چاینا لە بۆمان دێ، پەنابەرمان لە بۆ دێن و ئێمە لەبەر ئەوەی چەند ساڵە لە ژێرناوی ناتۆ ناچارین هەموو پارە و پولی خۆمان بدەینە ئەوروپا بەخێوە بکەین کە ئەمە ئەسڵ و ئەساسێکی نییە. لە هەمان کاتدا لایەنی بەرامبەریش هەمان گەلە کۆمە هەیە. یەک لەو گەلە کۆمانەی کە دەمەوێت باسی بکەم زۆر جار لە سوسیال میدیادا ئێوەش دەیبینن لۆبی جوولەکێ کە باسی دەکرێت. لۆبی جوولەکە بە قودرەتە بەهێزە هەرچی بی هەوێ لە ئەمریکا دەیکە، بەڵام زۆر کەس لەوە بیر لەوە ناکاتەوە. بەڵێ لۆبی جوولەکە هەیە بە قودرەتیشە بە تواناشە و بچێتە هەر شوێنێک ئەوێ پیس دەکە، بچێتە هەر شوێنێکی تر سیاست مەدارەکان ئەوانەی توانای بڕیاردانیان هەیە ئەوانەی بڕیار دەدەن ئەوانە ناڕەحەتیانەکە ئەوانە ناڕەحەتیانەکە ناچار دەبن لە کەڵخۆیان بکەنەوە بەوەی کە داخوازیەکانیان جێبەجێ بکەن جا بە پارە بێ بەشتی دیکە بێ ئیتر نامەوێ باسی بکەم. یەک لەو شتانەی کە دوورگەکانی دوورگەی ئەپشتین بۆی دروستکرا ئەمە بوو. ئەگەر بۆم نەکرا سیاست مەدارێک لە ڕێگای قووەت و قودرەت و پارە بکڕم لەو ڕێگایە دەیگرم. ئەمانە هەمویان هەنا، بەڵام بیر لەوە بکەوە بینەری بەڕێز ئایا لە ناو جوولەکەدا بە تەنیا لۆبی ئیسرائیلی هەیە؟ نەخیر، لۆبی هونەریشمان هەیە، لۆبی گەشت و گوزاریشمان هەیە و لە هەمووی گرنگتر لۆبی سەرمایەداریشمان هەیە، لۆبی سەرمایەشمان هەیە. ئایا لۆبی سەرمایە پێیخۆشە ئەو جەنگە هەبێ؟ پێیخۆشە شەو ڕۆژ ئەو موشەکە بالیستیکیانە لەسەر ئیسرائیلیەکاندا بتەقن و خەڵکی ئیسرائیل ڕۆژانە 15 سەعات 16 سەعات لە ناو ژێرزەمینەکاندا کات بەسەر بەرێ؟ نەخێر، خەڵکی سەرمایەدار پێی خۆشە پەیوەندیەکی ئاسایی هەبێ و لە هەموو شوێنێکدا ئاڵوگۆڕی هەبێ، دانوستاندن هەبێ، هاتوچۆی بازرگانی هەبێ لە بۆەوەی زیاتر دەوڵەمەند ببێ. کەواتە تەماشا دەکەین لێرەدا ناکۆچەک هەیە لە بینی ئەوەی کە ئێمە دەمانەوێ ئێمە دەمانەوێ بیڵێن لەسەر لۆبی جوولەکە. هەموو شتێک لەو شتانی کە باسمان کردن لایەنی ڕێژەی خۆی هەیە، بەڵام یەک لە کێشەکانی ئەو سەردەمەی ئێمەدا کێشەی ئاسانکردنەوە و بەسیتکردنەوەی شتەکانە. دەمانەوێت هەموو شتەکان بەسیت بکەین. یەک لەو بەسیتکردنەوانش ئەوەیە کە لایەنگرانی ئەمریکا هەتا خەڵکی ئاساییش کە لایەنگری ئەمریکانیە پێی وایە ئەمریکا و ئیسرائیل ئەوەنە بە قودرەتن ئەوەنە بە قودرەتن ئەوەنە بە قودرەتن، هەر شتێکی ویستیان ئەتۆ نەیکەی پشتت لە عەرز دەکەوێ، ئەتۆ دەمری دەبێ هەموو شتێک بیکەی. ئەگەر گروپەکەی ئەپشتاین کوالیسیۆنی ئەپشتاین گوتیان هەی پێشمەرگەینە بڕۆن سنوور بپەڕێنەوە حتا کرماشان ڕانەوەستن، ئێمە دەبی بچین، ئەگەر نەچین لە سەرمان دەکەوێ دەبی بە گوێیان بکەین چونکە ئەمانە بە قودرەتن، ئەمانە سبەی ئێران دەڕوخێنن بەشی ئێمە نادەن. ئەمە تەماشا دەکەیت لە ڕوحیەتی خەڵکدا زۆر زۆر باوە. کەواتە هەر شتێک ئیسرائیل گوتی دەبێ، ئیسرائیل هەرچی بڵێ ئەمریکا هەرچی بڵێ ئەوە دەبێ و دەبێ ئەوە ببێ،
چونکە قووەت و قودرەتیان گەلێک زۆرە وە لە هەمان کاتدا تەماشا دەکەین بە هەمان شێوە ئەوەی وای لە ئێمە کرد کە ئێمە پێمان وابێ ئێران دوای 4 ڕۆژ دەکەوێ دەستی خۆی بەرز دەکاتەوە عەمامەکانی فڕێدەدا ڕێشی خۆیان دەتراشن ئیتر ئێران دەبێتە شامی شەریف تەماشا دەکەین لە مانگێکی تێپەڕان پێچەوانەکەی ڕاستە زۆربەی زۆری بیرمەندان و شرۆڤەکارانی استراتیژی بەناوبانگ پێیان وایە ڕاگررتنی ئەم شەڕە چیتر لە دەستی نەتەنیاهۆ و ئەمریکادانیە لە دەستی ئێراندایە چونکە ئێران دەتوانێت شەڕەکە درێژ بکاتەوە و هەتاوەکو شەڕەکەش درێژ بکاتەوە لە بەرژەوەندی ئێراندایە لە بەرژەوەندی ئەمریکا و ئیسرائیلدا نییە خۆ بچووک دیتن ویانیش لایەنی دیکە بچووک دیتن ویانیش بە پێچەوانەی ئەمە لایەنی دیکە گەورەکردن ئەمە پەیوەندی بەوە هەیە کە مرۆڤەکان لەو سەردەمەدا مرۆڤ گەلێکن حەزیان لێیە هەموو شتەکان سادە بکەنەوە هەڵاتن لە بیرکردنەوە هەڵاتن لە مێشک هێشاندن ئەوە کڕۆکی مەسەلەکەیە کە زۆر 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 مەترسیدارە واتە فلان کەس زۆر بەهێزە دەتوانێت هەموو شتێک بکە فیرعون ئاسا فلان کەسیش هیچ نییە ئەگەر ئەمریکا لێی بدا بە دوو چەقەنە دەڕوخی ئەمە بابەتێک بوو ئەمڕۆکە ویستم پێشکەشتانی بکەم هیوادارم سرم نێشان دەبن کە بزانم پرسیارێک هەیە هەواڵان پرسیارێکتان هەبێ بە پەلە بینووسن ئەگەرنا کۆتایی بە بابەتەکە دێنم هەمە ئەردەم پرسیارەکریە گەلۆ خەتە ئینگلتەرا لە دەربار ئیرانێدا وێ ببە ئاستەنگ لە پێشیا لە پێش ترامپ و ئیسرائیلی بەلێو نەخێرە بەرسیفە vê مەسەلەیە ئینگلتەرایی ڕاستە ئینگلتەرا دەوڵەتێکی ستاتیکۆ پارێزە ڕۆژهەڵاتە ناوین بەدەستی ئینگلتەرا هەتیە ئاواکردن و ئینگلتەرا دە هەمان دەمێدا بە فەڕەنسیانڕا ڕۆژهەڵاتە ناوین دیزاینکردە دەوڵەتی نەتەوەی ئاواکردە لێ ساڵە 1955 هەندێک بویەر تێن هۆلێ یعنی ژ پێنجی و شونڤە یەک ژوانەژی گەشە سەندنە ناسیۆنالیزمە عەرەبیە و ناسیۆنالیزمە عەرەبی گاڤاکو بەهێز دەبێ لە هەمبەری وێ فەڕەنسا و بەریتانیا ئیسرائیلێ زێدەتر بەهێز دکەن مەزن دکەن حتا ساڵە 1956 شەڕێ سویس پێڕا دەکەن قەنات سویس دەریا سویس پشتی وێ ئیدی تو لێ دنەڕێ کارەساتێن مەزن ئاوا دەبن و پشترا لە ساڵی هەفتە دیسە دووبارە دەبێت دەوێت داژی کارەساتێن مەزن ئاوا دەبن یەک ژوانە مەلیک فەیسەڵی سعودی ئابلۆقەیە پترۆڵی دەخێ سەر هەموو دنیاە و لە دنیاەدا برچیبوونێکی مەزن ئاوا دەبێت ئیندوستری هەموو ڕادەوەستیک و ئیندوستریە وێ دەمێ ژ ئیرۆ زێدەتر پابەندی پترۆڵی سعودیایە بوو وێ دەمێ ژە ئالیەکی تو لێ نەڕی مەلیک فەیسەڵ تێرۆرکردن بە ئاوایەکی گومان لێکری و دە هەمان دەمێدا تو لێ نەڕی اتفاقێکی مەجبوری ئاوا دەبێ اتفاقا ئۆسلۆ ئاوا دەبێ ئەو ناین پێکانی نەهاژی بریتانیا دەناوە گێژاوەکی پڕپڕ مەزندایە بەریتانیا ژە ئالیەکی
هەڵگیرسێنەر و دامەزرێنەرێ شەڕێ نەهایە دەناوبەران رووسیا و ئۆکرانیاییدا هەمان دەمێدا لە ڕۆژهەڵاتە ناوین نزانێت چ بکە بەرڤە کوو بچێ. بریتانیا لە گۆڕمن ئەو دەسەڵاتێوی زێدە یا بەری نەمایە نینە کێمە ئیمکانێوی ئاواکردنا لە ئیستۆکان نینە لێ خراکردنا لە ئیستۆکان پڕپڕ هەیە وەک لە سووریایی کرد لێ ئاواکردناوی بە تەنێ نەکارێ vê meselê bika li Sûriyeyê melênerî karî bû îdî hêdî di navbera 14-15 salan rejêma Esed birûxîne li şûna wî alternatîfek amade kir ku Heyet Tehrîrê Şam desteya Tehrîrê Şam heteşe bû heteşe hat ser desaladdariyê lê heteşe îro berrêka İsraîlî û ئەمریکیا و فەڕەنسیان ژی مایە حتا تورکیا ژی ڕۆڵێوی تێدا هەیە یەک ژوانە هەگەر کو بخوازی ئاستەنگیان دەربخا لە پێشیان شەرع دەکارە ئاستەنگیان دەربخرا یعنی ئەو ئیسپات دکا کو بریتانیا بەسەری خۆ نەکارە زێدە دەوێ ڕەوشێدا ئاواکەر بێ لە ئیستۆکەکی ئاوا بکە و بنیاد بنێ لێ چاوێوی لێە دەوی شەڕیدا ئەمریکا لاواز دەبێ و ئەمریکا لە ڕۆژهەڵاتە ناوین گۆڕتن ڕادیکال بەسەرتاتێن هەموو ڕۆژهەڵاتە ناوین ڕۆژهەڵاتە ناوین وە بەرەی نامینێ نەها دەوی شەڕیدا وەکمە گوت ئیران قووەت و قودرەتێوی هەیە شەڕ بەردەوام بکە ئیران وێران دەبێ ئابووریاوی خرا دەبێ هەر ڕۆژ بە باڵە فڕان لە بیناییوی دخن ژخۆ ئەو بینا هەمی ڤاڵەکردن نەخۆشخانە هەنا لە نەخۆشخانەیان دەخێ زانینگە هەنا ئەو زانینگە ڕاوەستیانە کەس تێدانینە لەوان زانینگە هەنە دەدێ ڕاستە و لە بارەگەیان عسکەریژی دەدێ لێ ئاگاهی هەموو سا دەبێژن و ئەو بارەگەیان عسکەری هەموو ڤاڵانە عسکەر پۆلیس جەندرمە پاسدار هەموو بەڵاو بوونە لە ناوە ئیرانێدا لە ناوە عەردێ لە ناوە عەرازیەدا بەڵاو بوونە باندۆرێکی وسا ناکێ سەروان ئەو بەخۆ یعنی جیهازێن ئیستیخباراتی یا وڵاتێن ڕۆژئاوایی بەخۆ دەبێژن ئیندوستریا موشەکان و ئیندوستریا درۆنان گەل لە کوورە لە بن عەردێدایە تو چەکێکی ئەمریکیان ژی نەهانینە کوڤا ئیندوستریانە بە تەمامەتی ژەهۆلێ ڕابکەن و پڕ بڵافن ئێڕشەکی زەمینیژی وەکمە گوت احتیمالە بکەن دکارن بکەن لێ گەرەک پڕ جەنازیان وەندا پڕ جەنازە ڤەگەڕێن ئەمریکایە دوو گەلۆ کەسێک و ئۆپاراسیۆنێکی وسا دکا لە هەرێمێ دکاری بمینێ ئەنا ئەو پرسیارە لە گۆڕمن نەکارن بمینە گاڤاکو نەکارن بمینێن تیسە ڤە دکشیە و گاڤاکو ڤە کشیە ڕۆژهەڵاتە ناوین چ دەبە جارێک دەن وڵاتێن کەنداوێ باوەڕیە خۆ بە ئەمریکیان تینن بەوی ڕەنگی ئانژی تەکلیە خۆ بە ئیرانی ڕاچێ دکەن باشتر دکەن ئاوا دکەن عراقژی دەناافدا هەرێمە کوردستانژی دەناافدا یادنێ هەگەر هێرشێک هاتکردن هێرشێکی زەمینی ئەفتەنێ لە ور ناکەن احتیمالە لە تورکیا بکەوە ناافدا احتیمالە هەرێما کوردستانی بکەوە ناافدا و ئیران لە گۆڕیوێ بەرسیف ددێ و بەرسیفاوی ژنەهاوە تونتر دەبە ئێرشن کوونەها ئالین ئیرانی دیکەن سەر هەرێما کوردستانی ئێرشی پڕ بەسیتن ژبکو ئەو ئێرش پرانی ئەو گروپێن نێزی ئیرانێنە لە عراقیدا کو درۆنێوان درۆنێن پڕکەونن بەخۆچێ دەکەن درۆنێن پێشکەتی نینە و تەقەمەنیان لەسەروان تەقەمەنیەکی زەعیفە حتا هەنێک بڕۆن تو دکاری بە بیکسیە بخەی خوارێ لێ تەلێنەری مەسەلەن جێک و ئیران بەخۆ لێ خست مەسەلەن بارەگەیە پێشمەرگێن زەریڤانی لە سپیک تەنێت شتێ ژمەرە هاتیە گوتن 6 کەس هاتنە شەهید بوونە 6 پێشمەرگێن زەریڤانیە هەمووژی بارزانینە و سیژی بریندارن لێ لەوێ دەرێدا ئینسانێندنێژی هاتنە کوشتن احتیمالە ئەم نەزانن گەلۆ فەڕەنسی هاتنە کوشتن ئەمریکی هاتنە کوشتن
کی هاتیە کوشتن ئەم هێژی نزان یەک یعنی وانە هەموو نیشان دەدەن و پشتی وی شەڕی ڕۆژهەڵاتە ناوین تێگۆڕتن لە گۆڕی من بریتانیا چاوی ویلەیە لە گۆڕی وێ هەگەر و بۆشە یەکچێ ببێ لەوێ بۆشەیەدا بکارەبێ تژە بکە لێچەوە تژە دیکە بەڕاستیژی ئەم هەیە نەزان کاک شێخ وەسانی پرسیارێکی کردیا پێم وایە ئەمڕۆکە کابزان پرسیارەکەیتە جیهانیەت هاوپەیمانێکی نەنووسراوی چەپ و ئیسلامیەکان هەیە خەریکە لە کەسایەتی ترامپ کۆتایی بە هەژمونی شارستانی غەڕب ڕۆژئاوا دێنن ئەوەش زیان بە دۆزی کوردی دەگەێنێ بوو چونت چییە؟ کاک شێخ وەسانی پرسیارەکەت ناڕوونە کۆمنتەکەش ناڕوونە پێم وایە ئەمڕۆکە جیهانیەت هاوپەیمانی نەنووسراوی چەپ و ئیسلامیەکان هەیە خەریکە لە کەسایەتی ترامپ کۆتایی بە هەژمونی شارستانیەت غەڕب ڕۆژئاوا دێ ئەوە پەیوەندی بە چەپ و ئیسلامیەتەوە نییە و ئیسلامیەت بەخۆی لەناو قەیرانێکی زۆر زۆر گەورەدایە ئەگەر مەبەستت ئیسلامی سیاسیە هەردووچیان لەناو قەیرانی زۆر زۆر گەورەدانە هەم ئیسلامی سیاسی لەناو قەیرانی زۆر گەورەدایە هەم ئاینەکانی دیکە لەناو قەیرانی زۆر زۆر گەورەدانە هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین لەناو ئاینی جوولەکە و لەناو ئاینی کریسیانی ئاینێک دروستە بێ کە پێچەوانی هەردووچیانیشە ئەویش ئەڤرەنجیالیستیە بەڵام لەناو ئیسلامیەکانیشدا ئەمە هەیە لەناو ئیسلامیەکاندا ئێمە چەند زۆرە ئاینیمان هەیە ئەوەی ئێستاکە شەڕ دەکاتن حوسێنیەکانن و ئەم حوسێنیانش ئەوە نییە ئەو ئاینە نییە کە بڵێن لە پەنای بیر و بۆچوونەکانی گویانیش کوشتنی ئیمامی عەلی و ڕەفتارەکانی ئیمامی عەلی دروست دەبێت لە مەشدا تەماشا دەکەی جیاوازیەکی زۆر زۆر گەورە هەیە بۆ نمونە لە بینی قوم و لە بینی نەجەفدا لە بۆ هەندێک شتێکی وا نابینم بەڵام ئەوەی ئێمە دەبینین ئەو سیاسەتەی ئەمریکا ئەو سیاسەتەی ئیسرائیل لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا شکستێکی زۆر زۆر گەورەی هێناوە و لە ئاستی جیهاندا شکستێکی زۆر زۆر گەورەی هێناوە چیتر هەژمونگەرایی نییە و چیتر تەنانەت جەمسەری دووەمینیش نییە ئەمڕۆکە تەماشا دەکەین بە بەرپرسیارانی ئەوروپا بە ئاشکرا دەتوانن لە بەرامبەر ترامپ قسە بکەن بڵێن نەخیر ئەمە زۆر زۆر گرنگە ماکرۆن ئەڵێ نەخیر ئەمە زۆر زۆر گرنگە ترامپیش جوابی ئەداتەوە سوکایەتی پێکە لە جیاتیەوەی ئارگومنتی هەبێ لە جیاتیەوەی هەوڵ بدا ڕازی بکە نەخیر بەتەنیا باس لەوە دەکا کە چۆن ژنەکەی لەناو فڕۆکە شەقێکی لێداوە چەناگەی دیشی ماکرۆن ئەمجارە جوابی داتەوە ئەڵێ تۆ مرۆڤێکی بێ ئاستی هەرچەندە ئەوروپا لە ئاستی سەردەمی جاک شیراکدا نییە لە دوای جاک شیراک ئەوروپا سەرکردایەتی نییە هەر لە بۆ هەندێک تێوەگڵا لە شەڕی ئۆکرانیادا پیلانی بریتانیا بوو ئەوروپا تێوەگڵا بەڵام تەماشا دەکەین ئەمریکا لە ناو ئەوروپادا ئەوەی جارانی نەماوە تەماشا دەکەین ئیتالیایە وابزانم نەمسایە ئیسپانیا هیچ هەموو ڕۆژ دژ بە ئەمریکا و ئیسرائیل قسە دەکە و وڵاتانی دیکە پەیتا دێنە ناو جەبهەی دژە ئەمریکایی ئەتوانین بڵێن هەژمونی ئەمریکا لە هەموو بوارەکاندا لە سەربازیدا تەماشا دەکەین دەبوایە دوای 4 ڕۆژ ئێرانیان تەواو کۆنتڕۆڵ کرد بە ئیتر هەمویان چوبانەوە ئێران لە شاپەرستەکانەوە هەتاوەکو ئەو کوردانەی لەناو کەوانە دەڵێم چونکە قسەی من نییە کە پێیان دەگوتری فاسوولیە خۆرەکان هەمویان چوبانەوە نیە حکمی ئێرانیان کردبا و سەرچۆپیان گرتبایە بەڵام ئەمە ڕووی نەدا تانانە گەورەترین و بەهێزترین و پێشکەوتوترین فڕۆکەی F-16LX ئیگڵ ڤەرسیۆن 2 لەسەر ئاسمانی ئێران دەکەوێتە خوارەوە پیلۆتەکەی هەتاوەکو ئێستاش دیار نییە مردووە خۆی شاردۆتەوە دەگیرێ ناگیری دەیهێنە سەر تەلەڤیزیۆن دیار نییە
ئەمە بابەتێکی زۆر گرنگە، چونکە F ئەو جۆرە F15 بە موشکی ئاسایی ناکەوێتە عارز، دەبێ لە ئێراندا موشکی دیکە هەبن، چەکی دیکە هەبێ، ئەو چەکانە چین ئێمە هێشتا نازانین. باشە سبەینێ ئەگەر هێڕشی زەمینی بکە چی ڕووادا؟ ئەمانە زۆر گرنگن، چونکە لە هەموو هێڕشەکاندا کەسی هێڕشبەر زیاتر زیانی بەردەکەوێت، وەک ئەو کەسەی دوای لە هێڕشەکەدا شوێنێک دەگری و لەوێ دەمینێتەوە زیانی بەردەکەوێت. ئۆکرانیا توانی شارێکی رووسیا بگرێ دو ساڵ بەر لە ئێستا، بەڵام هەر بە زۆر توانی 3 مانگ تێدە بمینێتەوە. هەموو ڕۆژێک 300 کەسی لێ دەکوژرا، هەموو ڕۆژێک 300 کەسی لێ دەکوژرا و دوایی بەریدا چۆڵی کرد، وانە ئەمە زۆر گرنگە. لە بۆ هەندێ بەتەنیا ئەتوانم بڵێم هەژمونی ئەمریکا لە ناوچەکەدا نامینێ و مەسلەی کورد مەسلەیەکی زۆر بچووکە لە ناو ئەوەدا. کوردەکان دوای ئەوە دەبێ سیاسەتی خۆیان سەر لە نوێی دیزاین بکەنەوە. هەتا وەکو ئێستا کورد لە ناو گێرە شێوێنیەکی فکری زۆر گەورەدایە، نازانێ چی بکە و ئەوەی دەیکا لە ڕیفراندۆمەکە بگرە، هەتا وەکو شەڕی خەندەق و هەتا وەکو ئەزمموی سووریا هەر هەمووی بە شکست تەواو بووە. پێشتر هەڵەبجە و ئەنفال بە شکست تەواو بوو، بە ماڵوێرانی تەواو بوو، هەمووی ئەنجامی سیاسەتی غەڵەت بوون و ئێستاکە ئەو پرسیارە دێتە ئاراوە لەمە دوایی تر کورد لە ناو پایتەختەکاندا دەرگایەکی سیاسەتی سیڤیل دەکاتەوە وەکو ئەوەی کە ئەو جەران دەیکا ئێستاکە یانیش بەنیازە بیکە، ئەمە نازانێت تاوەکو ئێستا چەند سەر دەکەوێت چەند سەر ناکەوێت، سوودەکانی چین زیانەکانی چین سەر دەکەوێت سەر ناکەوێت، چونکە بەبێ دیموکراسی ئەمەش ناکرێت و ئەو دیموکراسیە چۆن دێتە ئاراوە دەرگای لە پێش دەکرێتەوە یان نا. دیموکراسی شتێک نییە لە بەقال بیکڕی بێگومان، بەڵام دەرگای لە پێش دەکرێتەوە یان نا. ئەمانە هەمویان بابەتی زۆر گرنگن، بابەتی زۆر ئاڵۆزن و بابەتێکن ئەمڕۆکە بەڕاستی وەڵامی ئەوانەمان پێ نییە. سپاس دەکەم کاک شێخ وەسانی. بەڵێ هاوڕێیان لەمە زیاتر بە درێژەی پێ نەدەم، ئەوە سعاتێکە قسە دەکەین، هیوادارم بەرنامەکە سوودی هەبێ. تکایە ئەمانەی بەرنامەکانی ئێمە بە گرنگ دەزانن، بە باش دەزانن، تەنانەت ئەگەر ڕەخنەیەکیشتان لەسەر هەبێ هەوڵ بدەن کەناڵەکەمان بە دۆست و هاوڕێیانتان بناسێنن، سبسکرایبی بکەن و لە ڕەخنە و کۆمنتدا بێبەشمان مەکەن. کاتێکی خۆش هەر بژین.